اي خاك هاي من بريندار بوا ليش شاهد مامي انا شاهد مامي انا دي ئەمڕۆ مانگی تاو تێپەڕی بەسەر ڕووداوەکەی لالەزاردا تا ئەم ساتەش هەواڵ و بابەت و زانیاری نوێ لەسەر ڕووداوە بڵاو دەبێتەوە. یەکێک لەو گرتە ڤیددیویانی کە لەو کاتەدا بڵاو بوو کاتدانەوەیکی گەورەی لەنەو سۆشیال میدیادا دروست کرد ڤیددیۆی برینداربوونی پاسەوانێکی لاور شێخ زەنجیە کە چەکدارێکی هێز ئەمنیەکانی سلێمانی پێی دەڵێ شایەتمان بێنە ئەمە دەنگدانەوەی زۆری دروست کرد و وا دەردەکەوێت لە ڤیددیۆکەدا کە ئەم پاسەوانی لاور شێخ زەنجی لە سەرمەرەکدایە. من ئێستا خزمێکی ئەو پاسەوانی لاور شێخ زەنجیم لەگەڵ کاک فاخیر قوربانی. کاک فاخیر سڵاو لێبێ، سوپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس. پێم بڵێ ئێوە کەی زانیتان ئەو کوڕە بریندارە، چونکە ڤیددیۆکە چەند ڕۆژێک دوای ڕووداوەکان بڵاو بوو. قوربان ئێمە هەتا ئەو گرتە ڤیددیۆیەمان نەدیت، ئێمە نەمازانی کە ئەوە ماوە. ئەو کاک محەممەد خەڵکی خەڵازەیە، کوڕی کاک مححموودە خزممانە، هەتا ئەو گرتە ڤیددیۆیەمان دیت ئینجازانیمان کاک محەممەد بریندارە، بەڵام دەشمان گوت لەوانەیە لە سزنیش بێ هەر بمرێ. بۆیە پاشی 15 ڕۆژ بە هەوڵ و ماندوونی چەمبرادەر و باوکی و کەسوکاری توانیان بیدین و بچنە لای کە چوون لای بەشێکی جەستەی سوتا بوو. بریندارەکەی چۆ بوو؟ بریندارێکی زۆر بوو، پارچەی بەسەری کەوت بوو، بە دەستی کەوت بوو، بە قۆڵی کەوت بوو، بە سنگ و ئەوانەی کەوت بوو، وەزئی زۆر شەڕ بوو. دیار بوو لە گرتێ ڤیددیۆیەکەش کە ئەو چەکدارە یان ئەو کۆماندۆیە کە پێی دەڵێ شادومان بێنە ئەوانش ئەو دەما فکریان وا بووە پاشی چەند دەقەیەشکە چەند سەعاتێشکە دەمرێ، بۆیە پێیان گوتووە شادومان بێنە. بەڵام لەخوا بە زیاد بێ پاشی 15 ڕۆژ کە باوکی دەچێتە مەشایەکە ماوە و عیلازیان کردو و ئێستا لەخوا بە زیاد بێ وەزئی جێگیرە. بەڵام بەداخەوە برایەکی لەگەڵ گیراوە، زاوایەکی ناوی کە عومەر لەگەڵی گیراوە. کە عومەر هەتا 20 ڕۆژ پێش ئێستاش هەر بزر بوو، دیار نەبوو، بەڵام ئێستا ئەویش دەرکەوتەوە لەخوا بە زیاد ماوە. بەڕاستی یعنی 22 ئاب من هیچ فەرقی ناکەم لەگە ئەمفالەکەی ساڵی هێشتا وەکو شخصی خۆم، وەکو خۆم بۆ چوونی خۆم، یعنی وەکو ڕۆژی ئەمفالەکەوا بوو، ڕۆژێکی ناخۆش بوو. لەبەر ئێمە کەسوکارێکی زۆر و برادر و خزم و کەسوکارێکی زۆرمان لەوێ بوو، بۆ ئێمە ڕۆژێکی زۆر ناخۆش بوو. ئیشەڵڵا ئەو ڕۆژە ناخۆشش تێدەپەڕێ، ئیشەڵڵا لە چەند مانگی داهاتوو خۆشی دێ ئیشەڵڵا. زۆر باشە کاک فاخیر. ئەو کوڕەکە بریندار بۆ خزمتانە، ئێستا بارودۆخی چۆنە و لەکوێیە؟ قوربان ئێستاش هەر لە سزنە، بەڵام چارەسەری بۆ کراوە، لە مردن ڕزگاری بۆ الحەمدلله لەخوا بە زیاد بێ. بەڵام یعنی کەس لە تەسەوری کەسدا نەبوو ئەو کوڕە بژیە، هەتا هێز ئەمنیەکانیش. ئێوە بە خۆتان ئەو گرتە ڤیددیۆیەتان دیوە، کە ئێوە گرتە ڤیددیۆیەکەتان بینی پێتان وا بوو زیندووە؟ نەخێر، ئێمە کە گرتە ڤیددیۆیەکەمان دیت گوتمان ئەو پیاوە نەماوە، لەوانەیە جەنازەکەی بشارنەوە پاشی چەند ڕۆژی کە چەند هەفتەیە کە بماندنەوە. بەڵام شکر لەخوا بە زیاد بێ بە زوندوی ئێستا ماوە و لە سزنە ئێستا دەتوانرێ ببینن سەردانی دەکەن کەس. باوکی هەتا ئێستا 2 جاری دیوە لەخوا بە زیاد بێ، ئێستاوە لە کانی گۆمەیە.